دوو ساڵ بەسەر گیان لە دەستانی یەکەم سەرۆکی مەدەنی و هەڵبژێراوی مسر تێدەپەڕێ کە لە ڕۆژی 17 حوزەیرانی 2019دا و دوای 6 ساڵ زیندانی لە یەکێک لە دانیشتنەکانی دادگای دەسەڵاتی کودەتادا کۆچی دوایی کرد. محەممەد مورسی چاکە سەرۆکی ئیسلامی و مەدەنی و هەڵبژێراوی دەیان ساڵی سیستەمی سیاسی مسر بوو. 30 حوزەیرانی 2012 بوو بە سەرۆکی مسر. 3 تەموزی 2013 واتە تەنها دوای ساڵێک لە ڕێی کودەتایەکی سەربازیەوە لە کارلادراو تا ڕۆژی گیان لە دەستانی لە زیندانی تاکە کەسیدا بوو. محەممەد مورسی ڕۆژی 17 حوزەیرانی 2019 لە دانیشتنی دادگای یەکێک لە دۆسی هەڵبەستراوەکاندا داوای لە سەرۆکی دادگا کرد ڕێی قسەکردنی پێبدا. بەپەی زانیاری پارێزەرەکەی دوای ئەوەی بۆ ماوەی 7 خولەک قسەی کرد، دوای هەڵگرتنی دانیشتنەکەی دادگا بە 1 خولەک جەڵتەی دڵ لێیدا و کەوتە سەرزەوی و جانی لەدەستا. کۆتا وشەکانی محەممەد مورسی لەو دانیشتنەی دادگادا ئەو دێڕە شیعرە بوو کە دەڵێ بلادي وإن جارت على عزيزه وأهلي وإن زننوا على كرام واتە وڵاتەکەم هەرچەندە لەلات ستەم لێکرا بەڵام تۆ هەر لەلام خۆشەویستی، گەلەکەم هەرچەندە بەرامبەرم ڕشت بوون بەڵام هەر لام بەڕێزن. کەمتر لە 2 مانگ دوای گیان لەدەستانی محەممەد مورسی ئانیس کالامار لێکۆڵەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە حاڵەتەکانی دەستگیرکردن لە دەرەوە یاسا ڕایگەیاند سیستەمی زیندان لە میسر هۆکاری ڕاستەوخۆی گیان لەدەستانی مورسی بووە. لە ڕاگەندراوێکدا لەوبارەوە نەتەوە یەکگرتووەکان دۆخی زیندانیەکەی مورسی بە وەحشیگەری ناوزەت کردبوو، بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ دوای 2 ساڵ هیچ لێکۆڵینەوە بە دوادەچوونێکی جددی بۆ ئەو دۆسیە نەکرا. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی محەممەد مورسی لە دوای کودەتای سەربازیەکەەوە بۆ ماوەی چەند مانگێک بێسەر و شوێن بووە تا لە 4 تشرینی دووەمی 2013دا لە یەکەم دانیشتنی دادگادا دەرکەوت و ڕوو بە سەرۆکی دادگا خۆی وەک سەرۆک کۆماری میسر ناسان. دوای 8 ساڵ لە کودەتا و دوای 2 ساڵیش لە کۆچی دوای یەکەم سەرۆکی مەدەنی و هەڵبژێراوی مسر هێشتا دەسەڵاتی کودەتاچیەکان هەر ڕۆژە و بە تۆمەتێکی هەڵبەستراو وەک چاودێران و ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ دەڵێن سزای ستەمکارانە و دوور لە سادەترین پێناسەی یاسا بۆ نەیارانی کودەتا و هاوسەنگەرانی مورسی دەردەکات.